ئاگرەکە ئێمە سعات کاژمێر 7:47 خولەک ئێمە ئاگادارکراینەوە کاژمێر و نیوێکی ڕێک ئێمە کارمان کرد لێرە تاوەکو توانیمان ئاگرەکە کۆنتترۆل بکەین ئەو کارەکە بەهۆی بەتاڵکردنی مادی سوتەمەنی لە تەنکەرێکە بوو ئەو خەزانانەی کە دانراوە لێرە شەڕارێکی ئاگە دروست بۆتە هۆی ئەو ئاگرە و سەرەتا تانکەرەکە سوتا پاشان بەهۆی ئەوەی کەوا بەناڕێکی ئەو تانکیانە دانراوە ئاگرەکەدای سەر هەموو تەنکیەکان و ئاگرێکی گەورە دروست بوو. سوپاس بخۆی گەورە زەرر و زیانی ژیانی نەبووە. تیمەکانی ئێمە خێرا گەشتنیێنە دە تیممان بە بەردەوام کاریان کردووە بە ماوەی وەکو باسم کرد کاژمێرونی وەکو توانیان ئاگرەکە بە سەلامەتی و بە بێ زیانی گیانی کۆنتترۆل کرد. بیم لێرە ژمارەی زۆر لە تانکە بوو لێرە ئەوە بە شێوەیەکی یاسایی دانراون یاخود مۆڵەت پێدراونی وەکو بەڕێوەبەرایەتی خۆمان ئێمە مۆڵەتمان نەداوە پێیان وە سەردانی ئێمەشیان نەکردو مۆڵەتی بەرگری شارستانیانی هیچ مۆڵەتێکی سەلامەتیان نییە و هیچ سیستەمێکی بەرگری شارستانی لێرە بەدی ناکرێت. ئێوە سزای و کەسانە دەن کە مۆڵەتیان نەبێ و ئێوە ئاگادار نەبن کە هیچ سیستەمێکی بەرگری شارستانی تێدا نەبێ چیەکەین ئێمە ئێوە سزای ئەو شوێنانە دەدەن. ئێمە تەنها لەسەرمانە راپۆرتی خۆمان بەرزەکەینەوە بۆ لایەنی بە پەیوەنددار و ئاگاداریان نەکەینەوە لەو بابەتە و لەو ڕووداوە و کە بۆ شێوێنە یاسایە کارەکە و هیچ سیستەمێکی سەلامەتییان نیە ئێمە بە راپۆرت سەر و خۆمان ئاگادارەکەینەوە ئەوانیش زراعەتی یاساییەکە زیانی نەبووە هیچ زیانێکی یانی نەبووە.